دارا وەرە دادە دۆی ڕژاوە دادە وەرە دادە دۆی زۆرە. اینجا هەستم نە کەسێکی زۆر خۆشمەیە وازانم ئەوەڵ ڕۆژەکەیم بۆ خەرپانی و خەرپانی دروستی کردم واسدان خەرپانی بەنیزبەت منەوە دروستکردنی کەسیەتی عەبەسوور لە خەرپانی وەدەسی پێکراوە بەجددیە ئەتەوە لەوە زیاتر چی بڵێم من لەیرە کە بووم یعنی بەجددی کە خۆم بووم فێری کردم ئێستا ژار بیرمەندە گەورەکان ئیشانەوەیە ئەڵێن مناڵ نابێ مامۆستا ئەومانە پەروەردە عیلاقەیە بێ بەسەری و بینەرەوە بۆ لادێت تا تەمەنی 5 ساڵ و 6 ساڵی ئەومانە سروشت خۆی پەروەردەیەکە فعلا من پەروەردە کراوم وەڵا ئەمانە هەمویان گەورەن دەستیان خۆش بێت پێم خۆش نەمووی تەلەبەم بوون بەڵام هەموو بە پیرییان بینمەوە لە من هیوایەتیایە من ئەو ئەمر پێم وت بێیشان وتم کاکە تۆ گەورەی من وڵام مامۆسەوە چەنین بێچەنیدا مامۆسایە فرە ڕێک و پێک و عالوێ مامۆسایە گرمادڵما پەنەژ وەش بێ بەڕاستی عالوێ فرە ئارۆ هەستا چەنین بێ کە کوێ بیای دێوە ئانە ویرە زارۆڵایی مامێوە یاد و ئەو وەختە کە لا بەڕێزی شۆبنمێ دەرزوانشین هەست پاوەختێ کەرمێکە هەر سەی ئینە محەمەوە ئەنە کاک عوسمانە ونا ئارەما تەنایی دوێرە شەریکی منێنی ئەمە باقیجا من گەورەتەرێنێ هەر سودارانی تەلەبەی بێنمێ نوشتین مێنە تا مەکتەب و سالاریەنە و مەکتەب و شێخمارفی و دلێ لە پاڵ مزگەکەیەنە یاوێنە ئانە چاگە نەبێ عەبدوڵڵا مامۆسەوە چەنین بێ پیاە فەقیر بێ عال بێ مامۆسا ما بێ چەنی مامۆسا عەلی هەن و دینی بێ ئاینی ئانمایی سەر فێر بێ نارا مامۆسا عەلیە فێرکردنە ئیش یەک و دوێ هەتا دادە دۆی زۆرە دارا وەرە دادە دۆی ڕژاوە دادە وەرە دادە دۆی زۆرە. عەبدوڵڵای فێرکردی دەی عەبدوڵڵا عەزیز ئەفەنگی مامۆسا عەلی